باسی ئەو تەمەنە دەکەین کە ڕابرد و باسی ئەو تەمەنە دەکەین کە وا بەرەو ڕوومان دێت. ئەگەر کاتێک باسی ئەوە بکەین کە ئێمە جارێکەم شت دەبێت سوپاسی خۆمان بکەین، سوپاسی مامۆستا بکەین کە بابەتێکی زۆر جوان زۆر شتی بیر خستمەوە، ینی هەر دێڕێکیەوت یەکێ لە سلایدەکانی منش ڕەنگە باسی ئەو شتانە بکات کە گرنگە و سوپاسی ئەو بەڕێزانش دەکەین کە سیمینارەکەیان ڕێخست کە دیارە خەمخۆریەکە بۆ گەنجەکانی ئەم شارە. ئێمە دەمانەوێت وەکو جاران نەبین. ئەفلاتۆن قسەیەکی جوانەکە ئەڵێ وەکو دوێنە بژیت، ئەگەر وەکو دوێنە هەوڵ بدەیت، ئەگەر وەکو دوێنە هیممەت بکەیت، ئەگەر وەکو دوێنە بخەوی، ئەگەر وەکو دوێنە هەڵبسیت دڵنیا بە بەیانیت وەکو ئەمڕۆ دەبێت، هیچ مەجاری تیا نییە. ئەگەر تۆ وەکو 2019 بژیت گومانم لەوە نییە 2020 شت وەکو 19 بێ. چۆن 2019 مان وەکو 18 و 17 بوو شتێکمان نەخستە سەر مەڵۆی ژیانمان، زۆر گۆڕانکاریمان نەکرد. من گومانم هەیە 2020 کە لە بیرمە من ینی 10 ساڵ 15 ساڵ پێشتەکە وترا 2020 تەبان ینی 2020 ینی خەڵک هەیە لە 15 ساڵە باسی 2020 کات چۆن بتوانین 2020 ژیانمان بگۆڕین. 2020 بۆ معلوماتان ینی 2020 ئەوەندەی من بزانم لە 2010 لە سنگافورە ئیشی لەسەرەکەن، لە مالیزیا ئیشی لەسەرەکەن، ئەوەندەی من بزانم لە 2006 و 2007 لە دوبەی لە ئیمارات ئیش لەسەر 2020 کەن 2020 چکەم 2020 ڕقەمێکی هەر لە خۆی جوان کیلێ و ئەنتیکەیەوە بەرنامەیەکیان بۆ دان چۆن بتوانن 2020 مان جیاواز بێت لە ڕقەمەکانی تر لە ژیانەکانی تر. ئەزیزان ئەگەر دیقەت بدەن ئەمە ئەو ساڵەیە کە بەرە ڕوومان دێت. ئێوە خۆشبەختن ڕەنگە من لە شوێنەکانی کەشم سیمینارم هەبێ بەس یەکەم جار لە هەڵەبجەی تازەوە دەستمان پێ کردووە. ئەم ڕقەمە بەرە ڕووتان دێ و ڕەنگە ئێوە شایەتیم بۆ بدەن خەڵکێکە بوو فریای ئەم ڕقەمە نەکەوت، خەڵکێکە بوو بە ئاواتی ئەم ڕقەمەوە بوو فریا نەکەوت، خەڵکێکە بوو وەکو من و تۆ ئەژیا و لە من و تۆ قسەی زلتر بوو، لە من و تۆ لەش ساختر بوو، لە من و تۆ تەندروستتر بوو، بەڵام فریای ئەم ڕقەمە نەکەوت. زۆر ئاواتێکە بوو برایە ژێرگڵەوە و وەکو ئەڵێت فایل پێچرایەوە و تازە مەشهەدەکە کۆتایی پیات، فلیمی کۆتایی پیات. من هەستەکەم دەرهێنەری ئەم ژیانە کە بریتێ لە خوای گەورە، هەستەکەم ظاهرەن شەڵا نیەتی لێهێنراوە دیسانەوە ڕۆڵمانە درێتێ. 2020 من و تۆ ڕۆڵمان هەیە، دیسانە وەکو ئەکتەرێک بەکارهێنرین لەم ژیانە، وەکو چۆن بڵێن نمایشکارێک بەکارهێن، بەس ئایا نمایشێکی باشەکەین یان نازانم. ئەوە بێ من و تۆ بڕیار بدەین بە درێژای ئەو سەعاتەی کە ئەمڕۆ باسەکەین، ئەبێ بڕیار بدەین لە جوزئی دووەمی ژیانمان یان لە جوزئی 2020 تا چیەکەین. ئایا چۆن ڕۆڵێکی باش و چاک دەگێڕین، چونکە ئەگەر ڕۆڵێکی باش و چاک نەگێڕین من گومانم هەیە لەوەی کە دەرهێنەر جارێکی تر بە ئاسانی بتوانێت فرسەتەکانی تری ژیانمان بدرێتەوە. یعنی هەر من زۆر جار ژیانم وا شوبهانووە وەکو دەرهێنەرێکە چۆن فلیمێک دەرەکات تەشبیه نەبێ، کاتێک کە ممەسیلێکی زۆر باشە بێت، کاتێک کە ئەکتەرێکی زۆر باشە بێت لە جوزی دووەمە ڕۆڵی ئەداتێ و ڕۆڵی باشی ئەداتێ. ولله مثل الأعلى. ئەگەر تۆش لەم ژیانی کە تایین لەم چەند ساڵی کە تایین ئەگەر ڕۆڵێکی باش بگێڕی، من دڵنیام لە جوزئی دووەمی فلیمەکە کە جوزی دووەمی فلیمەکە مالا نیهایە ڕۆڵێکی باشتر وەرەگرین، چاکتر وەرەگرین، شوێنی باشترمان بۆ دانراوە. چۆن هونەرمەندی وا هەیە لە فلیمی یەکە ماڵێ وەڵا هەروە وەکو زەیف بەشداری پێکرام، وەکو میوان بەشداری پێکرام، دەرهێنەر نەیکردم بە بەتەڵ فلیم، بەڵام ئیتر دوایەوە بەرەبەرە دەرهێنەر پێی وتم بەڕاستی تۆ ڕۆڵی باشە بینیت بۆیە حەزەکەم ببی بە ئەکتەری سەرەکی فلیمەکە. من دڵنیام ئینشاءڵڵا ئێوە دەتوانن بەرە ئەوە بچن. ئەزیزان سەیرێکی ئەم ڕسمە بکەن. ئەم ڕسمە ئەبێ من و تۆ بە جۆرە جۆرەکان دڵمان ڕاچڵەکێنێ، ئەبێ تۆزە بە خۆمانە بچینەوە. ئەمە دەوەرانی زەویە. خۆشت بێ و ترشت بێ 2020 هات، خۆشت بێ و ترشت بێت ساڵێک زیاد بوو. تەمەن فلیمەکە لە چیە؟ ئێمە بە جۆرێ لە جۆرەکان من ڕەنگە لە چەند شوێنێکی ترش ئەمەم باس کردووە، هەندێک لە عالمە گەورەکانەوەی تۆزێ بە فەلسەفە بیرەکاتەوە، تۆزێ قوڵ بیرەکاتەوە، ئەڵێ هەڵەیە من بڵێم تەمەنم زیادی کردووە، من تەمەنم کەمی کردووە. یعنی وەکو دکتۆر بەختیار دیاری کراوە، من بۆ نمونە من تەمەنم گریمان 6 ساڵە 50 ساڵە، وا چلم قەپات کرد و تاوا بووم. یعنی بەجددی من دەیترم ماوە، بەم 2020 من بووم بە 9. ئەگەر ڕاست ئەوێ تۆزێک حەکیمانە و فەلسەفیانە بیری لەکەیتەوە.
یعنی پێم واش نییە ئەگەر تۆزێک بەحاڵ عقل بەکار بێنی نەم قسەیە منطق و لۆژیکی تیانێ بەڵێ لۆژیکە بزەبت من ساڵێکی تر لەو هەلانی کە پێم دراوە کەم بۆ جا ئەشێ 5 ساڵ بێ ئەشێ 10 ساڵ بێ ئەشێ 15 ساڵ بێ چۆن مۆزەفی وایە لە بەخوا 20 ساڵە دڵی پێخۆشەڵە 20 ساڵ لە دایرە قوڕ بەسەر نزیک بیتەوە لە ڕۆژی تەقاوتی هەتا نزیک بیتەوە لە تەقاوتی حکومەت فایلت بۆ دروستەکە و مانگە زیاتری بەسەراتی حکومەت دێت قبول ناکاڵەیە لە معاملات دەست پێ بکە و تۆ دەبێ خۆت تەقاوتکەی جاری وایە مدیری مەکتەبێکی جاری وایە پۆستێکی گەورەش دێت تەواو شانۆگەرێکە تەواو بوو بۆیە کاتان لێ دەکەم ئیش لەسەرەوە بکەن کە بەڵێ دەورانەکە ئەڕات بەڵام بەدەستی من و تۆنی ئەڕۆین سەریع ئەگەر دیقەتێکی ئەم ڕسمە بدەین هەندێکمان بەم جۆرە تێپەڕاین ڕەحمەتی خواتان لێبێ لەگەڵ منا بیر بکەنەوە تا چەند عەقڵمان پەیدا کرد لە 2019 گەنجەکان خۆشبەختم زۆرینەی کە ئێوە هاتوونە گەنجن تا چەند تەجروبەتان لە 2019 وەرگرت تا چەند عیبرەتت وەرگرت تا چەند بۆ دەرکەوت کە هەندێشت هەیە لە 2019 هەڵە بووی ڕاست لەگەڵ منە ڕازگۆ بن خۆشم ڕازگۆ بم لەگەڵ خۆمە تا چەند ئەم هەفتەیە دانیشتوی وەرەقە و قەڵەمێکت داناوە عوتڵەیە و بۆ خۆت بەدەم دیژ لەمە خواردنەوە ئەرێ من چیم کردووە لە 2019 ئەو شتانە چی بوو لە 2019 دەبوو نەم کردایە ئەو شتانە چی بوو لە 2019 فرسەت هاتە پێشەوە نەم کرد لەم ماوەیە من گوێم لە مامۆستایەکی ئاینیە گرت پێم وایە نابلوسی بوو ینی قسەیەکی زۆر جوانێ وت ئەیوت فرسەتی ژیان ئەوی من بە جۆرە جۆرەکان هەست دەکەم فرسەت هەیە لە ژیانە بەڵام خوا بەخوایەتی خۆی لە ژیانی مرۆڤەکانە چەند جارێ فرسەتت دەداتێ فرسەتی دەوڵەمەند بوون فرسەتی گەورە بوون فرسەتی خێر و چاکە فرسەتی خزمەتکردن جارێ دوو جار سێ جار وەکو قولابێک دێتە بەردەستەوە بەس کە تۆ ئیستیغلالی ناکەی خەتای خالق چییە خەتای ئیسلام چییە خەتای دین چییە خەتای کورد چییە خەڵکێکەیە لە گەرمەی شەڕا فرسەتەکانی قۆستۆتەوە وایان نا ئێوە زان خەڵکێ لە ئینتیفاضەیە دەوڵەمەند بووە بە حەڵاڵیش بەش ناشەرعی نا خەڵکێکەیە لەوەچێ لە گەرمەی ڕاکردنا دەوڵەمەند بوو بێ لەوەچێ لە گەرمەی بێپارەیە توانی بێتی دەوڵەمەند بێ لەوەچێ لەو کاتەی کە زۆر پارە زۆر بۆ دەوڵەمەند بێ لەوەچێ لەو کاتانەی کە خەڵک بۆ نمونە مەسن تااقەتی ماڵ و خان و دروستکردنی نەبووە ئەم بەجۆ جۆرەکان توانی بێتی ئیش بکە کاسبی بکە من لە بیرمە لە گەرمەی شەهادە ڕسوابوونا دۆست و برادێکی من چوو بۆ دەرەوەی وڵات ئێستا لە شەهادە بەرزەکانی کوردستانە تا چەند ئیشمان کردووە لەسەر خەڵک 2019 ڕۆی تا چەند ویستت کەم تا زۆر خەڵکت لێ ڕازی بێت ئێمە ڕاستە پێشتر وتمان بۆ خۆت بژی بەس نەشمانوت خەڵک هەموو ئیهمالکە ئێمە دینمان وەکو ژینمان وەکو مرۆڤێک ئێمە کەسێکی ئیجتیماعین بەختیار کاتێک بەختیارە کەم تا زۆر بە جۆرە جۆرەکان لە دەوروبەریشیە کەم تا زۆر توانی بێتی ڕێز و احترامێک دروستکە من بۆچی مە خاوەن سیارە و ماڵ و خان و ئاخر مۆدێلی بەڵام کەسێک خۆشت ناڵێ کەسێک وە کۆلە سەلامت لێ ناکا کەواتە تا چەند توانیمانە پەیوەندی خۆمان لەگەڵ خەڵکا باشکەین بەڕێزان ئەمە خەریکە بەرەبەرە کاڵە بێتەوە ئێمەی کە خەڵکێکی خۆمان ئاسا من و تۆ خەڵکێکی تر ئاوا کە خۆمان تۆزە بە خەڵکە عەشایرەکە زانین لە زۆر خەڵکێک شتا باشترین بەزە لای ئێمەش خەریکە کاڵە بێتەوە خەریکە کاڵە بێتەوە هەفتەی پێشوو ناسیاوێکم هەیە دۆستێکم هەیە ماڵیان هاتە سلێمانی لە پێنجێنەوە بەجددی شوێنیان زۆر خۆش خانوێ زۆر خۆش ژن و پیا و مناڵ دانیشتێکیان کردبوو بڕیاریان دابوو ئەمە کەی وەزعە نەکەس سەردانتەکە نەسەردانی کەسەکەی نەکەس تێکەڵاویەکە نەکەس دێتە پرژێتەوە ڕێک چوونەوە بۆ پێنجێن ئەلەم دووسێ ڕۆژە خێزانی هات بۆ سۆنەرم بەگوتم باجی سرسماتان سلێمانیوتی نەوەڵا دوکتۆر چوونەوە بۆ پێنجێن بۆ کوڕەوتی دکتۆر دڵمان تاقی بەس نییە لەوێ سەردانێکەیە خەڵکێک لێتە پرسێتەوە لە خەڵکێکە پرسیتەوە وتم وەڵا یەک جار واش نییە بە خۆت کەوتووە تینە وەڵا دکتۆر وتمانە بەخوا ژیانەکە لەوێ ها چەند موهیمە ئەها تۆ بە خەڵکەوە خۆشبەختی ئەها دەبێ حسابێ بۆ خەڵک بکەین ئەها دەبێ سەردان و عیلاقات و تەرتیبات دروستکەینەوە ئەها دەبێ کەم تا زۆر لە خەڵک پرسینەوەمان هەبێ 2019 ڕەنگە وا نەبین 2019 ڕەنگە زۆر بەدەگمەن بیرمان لەوە کردوێتەوە ئایا لەم گەڕەکەیە کێ نەبووە یان نەبوو نییە کێ هەژارە کێ ژنی هێناوە یان ژنی نەهێناوە کێ بۆ نمونە ماڵ و عایلە من ناڵم وەکو کامێرەی HD بەدیای چاودێری خەڵک بکەین چاودێری خەڵک بکەین بۆ چاکە و بۆ ئیحسان بۆی پەیوەندیمان باش بێ گەنجە جوانەکان ئەوانەتان کە لە دایرەیەکن هەستەکەی خەڵک زۆر لێت ڕازی نییە من پێشنیارەکەم 2020 باوا نەبێ کچە جوانەکەم تۆ ڕەنگە لە ناو گەڕەکە کەم تا زۆر منبوز بی دەبێ بە خۆتا بچیتەوە بووکە جوانەگە جەنابەت چویتەتە ماڵێک هەستەکەم لە ناو دشەکانت و لە ناو بووکەکانی ترا کەم تا زۆر تۆ شازی ناکرێت تۆ شاز بیت و بڵێ هەر من باشم قسەم حەقە بۆیە ڕەقاخ نابێ
ئەخ نابێ قسە حەقی و هەر لە دینی شاڵێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن هەر بە قسە ڕقی نابێ کاتە تۆ بە جۆرە جۆرەکان نتوانێت لەگەڵ عایلە و لەگەڵ خانەوادەیە خۆت بگونجێنی بۆیە ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و مهمە من بۆ خۆم بەرنامەم بۆ داناوە تۆش دەبێ بەرنامی بۆ دانی هەمومان دەبێ بەرنامی بۆ دانین ئایا تا چەند دەتوانم خزمەت بە خەڵک بکەم ئایا خەڵک معاناتی چۆنە چەندێ خۆشبەختم خەڵکێکە بێت و ئەیش ناسم خەڵکێکە ناسم لەم هەڵەبجەی تازەیە کاکتۆر یعنی بڕواتان بێت ڕەنگە ئێستا دەموچاوەکانش ئەبینم کەمە خۆشبەختن ئێوە ئەو لەو جۆرە دەموچاوانە هەیە لە هەڵەبجەی تازەیە دکتۆر هەستەکەم دیاردەی نێرگەلە بڵاو بێتەوە بە قوربانە بم چی بکەین دکتۆر هەستەکەم جگەرە بڵاوە تۆ بێتەوە چی بکەین مامۆسایەک لە مەکتەبانە لە کاکتۆر خەریکە کەپڵاندن و قلیبلی دێتە تا متەوەستە خێرتەگا با کۆڕ و سیمینارێ زۆر بەستین بۆ مەکتەبانە مدیرێک لە کاکتۆر وەڵڵاهی لەگەڵ ڕێزما بە چەندێ خراپە بەس مامۆساکانیش هەست دەکەین وەکو پێویست خزمەت ناکەن خێرتەکە با خولێ بۆ مامۆساکان بکەینەوە مامۆسایەکی ئاینێ لە کاکتۆر هەست دەکەم ئەها خەڵکی دڵسۆزتان هەیە بەڵام تۆ دەبێت وەکو ئەو کەسانە کەم تا زۆر خەمخۆر بی چەندێ خۆشبەختم خەڵکیەکە بێ لەم هەڵەبجە تازەیە بیت لەوە بکاتەوە لە 2020 سەد نەمان بچێنێ لە هەڵەبجەی تازە بەجددی ئێوە بەرنامەتان داناوە بۆ 2020 قەت لە ئێوە بیرتان کرۆتەوە ژنەکە لە 2020 تر کەم تا زۆر هەفتەی یەک گۆشتی سوور زیاتر نەکەی پێشەوەی بگەیتە سۆنەر و سۆنەرکاری و تەختیتی دڵ و بگاتە بۆ نمونە قەستەرە پێشەوەی بگاتەوەی چەوری جگەرت هەیە قەت بیرتان لەوە کردوێتەوە ژنەکەی تر لەمە دووە هەفتەی یەک ڕۆژ نان و میوە خۆین قەت بیرتان لەوە کردوێتەوە بڵێ ژنەکەی تر لەمە دووە لە بەحسێکا خوێنبێتەوە میوە بە تایبەتی شەوانی درەنگ قەڵەوی دروستەکەی تر لەمە دووە یان لەگەڵ نوێژی مەغریبە و هەتا عیشا یان دوایەوە میوە دامنێ قەت بیری لەوە کردوێتەوە پیاوێک خاوەن خێزانێ بڵێ ژنەکە لەمە دووە لە 4 ژەم 2 ژەمیان چای سەوزە خۆین ها تەواو خۆشم وتم چای ڕەشەکەم ببرە چای ڕەش مەکە چای سەوز لە ماڵێ قەت بیری لەوە کردوێتەوە بڵێ ژنەکەی تر لەمە دووە هیچ شتێک ناخۆین بەبێ ڕەشکە قەت بیری لەوە کردوێتەوە کە من لە ماڵی خۆمان تەطبیقم کردووە ژنەکە تەواو لەم دەقەیەوە شەکر ناکەینە ناو چای هەنگوین بکڕە ئەسڵی عادی مشکلە نییە هەموو چایەک هەنگوینی لەگەڵا بەکارین تەواو شەکرمان لادە قەت بیری لەوە کردەوە لەم دەقەیەوە بڕیار بدەی بڵێ وەڵای تر تەواو زەڵاتە خوێ پێوە ناکەین قەت بیری لەوە کردێتەوە بڵێ ژنەکەی تر لەمە دووە هەفتەی شەوان سەعات 10 بۆ 11 ڕۆین تۆزە ئیحماکەین گاڵتە تاگام لە هێنێکتان بزاتان گرێ پێ سەلام وای نەکردووە ڕاکەڕاکی نەکردو لەگەڵ خێزانیانە جارێکم نەیبردەوە جارێکم نەیبردەوە قسەی گیرفانی خۆمەکەم بڵێ نەم ڕیبادەم لە تێری قساکە و لە جەوە و شەبەکەی فولە باسی دینەکەم باسی ژینەکەم باسی ئەم کۆمەلگایەکە من بۆچی مە 70 ساڵە 6 ساڵە 50 ساڵە باجی هەفتاو دێ بۆ لە وڵا دکتۆر گیان ماوەیەکشە لەیانێک خۆم نووسیوتە باجی هەفتاو چی وڵا لەیانێک خۆم نووسی و بەخوا چەندەکەم قەڵە و زەعیف نابم باجین ئاوا ڕاستاکە ئێوە تخواوە زەعیف بوو نەبێ ئاوا کاو ئەویش دەبێت بە قایم نەیکانەوە سەوفانەکەی ئەژنۆی بووی ئەبێ لەم تەمەنەیە کە 30 ساڵی 25 ساڵی 40 ساڵی ئێستا فرسەتە گەنجە جوانەکەم تا چەند سەیرت کردووە ئاوا بەز و غەز شەپۆلی داوام شەپۆلانم بۆ کەم کەیتەوە تا چەند سەیری خۆت کردووە غەبغەبەیە پێشەوەی ببێ بە کێشە کەمی کەیتەوە لە ئێستەوە تا چەند بیری لەوە کردێتەوە بڵێ ژنەکە لەم دەقەیەوە لە دوای سەعات نۆ چێشت و نان ناخورێ لە ماڵەوە منیش درەنگ هاتمەوە بڵێ پیاوەکە خۆتە ها لە بیری نەچێت نان و چای نان و میوە تەواو بگاتە نۆدا برنج و شلە و فاسۆلیا و بڕغی تونکردنەوە و دایسی دەیت و وەزع شڕە قۆڵۆنی بەدوایە دێت قەبزی بەدوایە دێت هێڵنجی بەدوایە دێت قورحەی مەعیدەی بەدوایە دێت و پێویستی بە نازورە یەک نازورێک 50,000 جار وایە هات چەند داماوین هەبا حسابێکتان بۆ بکەم جاری وایە نەفەرێک لەبەرەوەی کە لەگەڵ بەرنامەیەکی نەبوو بۆ 2020 ئەگەر لە ساڵەکە یەک جار پێویستت بە دکتۆرە بێ جاری وایە 50 بۆ 100,000 نازور بێجگەلەوەی 15-20,000 دینار جاری وایە سۆنەر 15-20,000 جار 20 دینار دکتۆرەکە 15-20-40-50,000 جاری وایە دەرمان 200,000 پێشتریش کە پێمەوت جار لەگەڵ خێزان تاقەی چەکە بچۆ بۆ لادەکەی خۆتان پێشەمە جمعانەوەی کە ئاکتۆر بەخوا بنزین گرانە 10,000 تدا بە بنزین لە شوێنێکا 200 تدا بە چەوری جگەرەکەتە ئەها گەر وریابین بۆ خۆمان ئەتوانین لەش ساغ بین ئەها ئەتوانین ئاسوودە بین ئەها دەتوانین لە ژیانە خۆشبەخت بین بەڵام بەداخەوە زۆر جار وا ناکەین تا چەند ئیشمان لەسەر خەو کردووە ئەزیزان ئەگەر بڵێم 190 ئەم کوردەی ئێمە تەسەسولی خەوی تێک چوون ڕەنگە مبالغە نەبێ بڕۆن لە دکتۆرە دەروونەکان بپرسە
ئەو دکتۆرە دەرونیانەی برادەر منەڵە کاک تۆرێکێک دێ شەڕەکە یەکێکەڵە من جمێنە دەم یەکێکەڵە جاجار ئەم گرێ یەکێکەڵە دکتۆر ماوەیەکە شەڕە لەگەڵ ژرمە یەکێکەڵە دکتۆر بۆ نمونە مێشکم باشوەری ناگرێ یەکێکەڵە دکتۆر لە دایرە هەستەکەم ماوەیەک لەگەڵ مۆزەفەکانە شەڕمە بڕوات بێ دکتۆری دەرونی برادری خۆم باسی کردووە لە ئاخیرا گڕگڕ ڕەگەڕێتە سەرەکەم سعات دووسەی شەوە خەوێ بەیانەی سعات 6:07 هەڵەسێ کاچێ بۆ دایرە پەستەیەت بێتاقەتە لەگەڵ ژنیا پەستە چێژ لە ژیان وەرناگرێت چێژ لە خەوتن وەرناگرێت چێژ لە کاس و کار و کاسبی وەرناگرێت لە مناڵ تووڕێ لە مەکتەب نام ئاسوودەیە ئەها خەوەگەڕ ڕێکەیتەوە ئەها دیراسە تازەکان بۆ ئەم تەمەنی من و جەنابتان ئەڵێ 6 سعات بۆ 8 سعات زەرورە ئەها لە هەندێک لەسەر چاوەکان کە ئێستاکێ دەیخوێنیتەوە ئەڵێ خەو وەکو خواردن زەرورە بۆ مرۆڤ غەڵەتە ئەو مرۆڤانەی کە دەڵێ وەڵام من زۆر تااقەتی خەوم نییە دەبێ 5 سعات کەمتر نەخەوت بێتی بەلایانی کەمەوە 5 سعات بەسەر یەکەوە هەتا تەنانەت ئێستا علمی تازاڵێ خەو ئاوا باشە خەو بەسەر یەکەوە خەو پچڕ نەبێ خەو کەم تازۆ لەبەر ڕووناکی نەبێ خەو بە دەنگەدەنگ و ژاوژاو نەبێ هەڵێ هێدفۆنێک لە گوێچکە تایە و ئەخەوی با گوێ لە قورئانش بگری گوێ لە قورئان بگرە و تەواوی کە و دوای نەک بە هێدفۆنەوە بخەوی ئەمە غەڵەتە ئەمە تاثیرە زەبزەبەی گوێچکەتەکە بڕۆ گوێ بگرێ یەک جوزە قورئان تەواوی کە و بۆ خۆت بخەوە تا بەیانی ناکری هێدفۆن لە گوێچکەدا بێمانە کاریگەری لەسەر شەپۆلی چاوەکە لەسەر شەپۆلی بڵین گوێچکاکە بێجگەلەوەش دەبێت نیم سعات 3 چارەک سعاتێ پێش خەوتن نان نەخورابێ شلەمەنی نەخورابێ